ئەو کاتان باش هاوڕێیان چۆنن ئەم دیزاینەکەی بگۆڕین هەمیش ئەوە هەندێک قسە و باسی کورت بکەین. ئەو ڕۆژە نامێوەندە دووبارەی کەمەوە ڕێگریان کرد لەوەی لە ڕووی تەکنیکیەوە کە لایڤەکەی بەردەوام بکەین. ململانەی نێوان ئەوزارە باس لەوە دەکەین، ململانی نێوان نێچیر و مەسروورکەوە دوو باڵی سەرەکی چەندین ساڵە ناو پارتی سەریان هەڵدایە گەیشتە چێ ئەوەندە ئێمە زانیاریمان هەوی بە دوات چونمان کردیا. هاوڕان بەس پێش دەبێ شت بڵێن چکۆکو ڕۆژنامە نووسک دەبێت با گراوندێکەوە بڵێن. نێچیر لە نۆتەکان کە بۆ مەکتەب سیاسی و کە هاتە پێش ئیتر ئەو دەمی هەموو ئەو باڵی مەکتەب سیاسیانەی کە هەبوون لە فازل و لە جەوهەر و لە علی عەبدوڵڵاوانە حسابی هەندیان لۆ نەدەکرد بڕوا بکەن، یعنی بەخۆش ئەو پێگە بە قوتەی نەبوو لە سەرەتادا. بۆیە ئەوانەی هەموو مەکتەب سیاسی زدی نێچیر بوون و دوای بەڵام نێچیر پێگەی خۆی بە قوت کرد و دووبارەی دەکەمەوە. نێچیر ئەو دەورەی ئێستا دەوێوەکو ئاشتی خوازێک ببینیتن معتەدلێک ببینێ لە کۆندە لە مەسرور تونتر بوو، زۆر کابراایکی قاسی بوو، بەڵام ئێستاکە ئەزمونە گەیشتە و قەنەعەتەی یان ئەوەتە تێر بووە یان ئەوەتە منافسی پەیدا بووە ئیتر دەوێت بە دیوێکی کە خۆی بناسێنێت. نەگەنە هەر ئەو نێچیرە دەیان کەسایەتی لە بادینان تیرۆر کردیە کابراایکی ڕابیە، بەڵام ئەوەی لێ نزیکە ئەڵێن وەکو مەسرۆر دڕەش نییانی قین هەڵگەر بیتن بە ماوەیەکی کەم. بەڵام نێچیریش مرۆڤ کوژەکی گەورە بووە، بەڵام کوردگوتنی خودای فاسدی ینی داهێنەری گەورەی فەسادکردن و تێ ئەوەی کۆمەلگای کوردی نێچیر کردی. هاوڕێیان بۆیە وەکو گوتم بدات زۆربەی مەکتەب سیاسەکانی پارتی زتی نێچیر بوون، بەڵام لەگەر هاتنە پێشی مەسرۆر بارزانی لە 2001 کە هات و پاراستنی وەرگرت و دەوڵەمەندی کرد و هەموو قسمەکانی تێگەل کە چوو پێشتر بە ناوی ڕێخستنی تایبەت ئەو تۆکمەیەی نەبوو، ئەو هەموو بەشەی نەبوو. دوای ئەو لە راپۆرتە ئێمە باسمانەوە کرد کە کوو پاراستن حوت بەش پێک دێتن و هەر بەشەی ئەرچی جدایە کۆن بە ناوی ڕێخستنی تایبەت و کەریم سنجاری سەربەرشی دەگەن. لێرەدا ململانەی نێوان سەرۆکی ئاژانس و نێچیر ململانەکان دەستی پێ دەکات لە 2001ەوە چکووە مەسوول خۆی پێ وەریسی ڕئیسیە، ئەو خۆی پێ وەریسی مەلا مستەفایە لە کۆنی شەو ململانەی نێوان مەسعود و ئیدریسە بووە، یعنی بڕواو کە چەندین جار ئەو ململانەیە لە ئێران بە چەقوو دەستیاندایکی یەکتر بدن لێکتریاندایە با ئەوە بێت ڕاز نەبێت. دووجار حەمایل دایکی مەسعود بارزانی بە پێخواسی شتەکن ئەو علی عەبدوڵڵایە وتیوەرە ئەو منداڵانە و یەکتریان کوشت خلاص کرد. ئاوە سڕائیان هەبوو. مردنەکەی ئیدریس نێچیروان ئیدریس بارزانی شەر گوماناویە و گومان دەکرێتکە ئەوە بێ. بەهەرحاڵ هاوڕێیان دوای ئەوەی 2001 کە ململانەکانیان بەهێز دەبێتن ئیتر بڕە بۆ خۆتان وەک دەبینن لە دەیان ڕووداوی سیاسی پێکدادانیان کرد و باڵی مەسرۆری چەندین ڤیددیویان لەسەر ڤیددیۆی سکسی ئۆکۆی لە بەرامبەر ڕێوار کەریم وەلیان کرد، وەکو ئەو بەیان نامانەی دەریان کرد کە بە ناوی ئاژانسی پاراستن کە چەند تونند ئەو بوو و شێوازی گوتاریان ئەمە جگەلەوەی هەریەکەیان هاتیە بۆ خۆی بە دوو تەلەڤزیۆنیان هەیە، هەریەکە تەلەڤزیۆنی ئەوەیە، دوو زانکۆیان هەیە، هەردووچیان ئاریان و ئیدریسیان هینایتە پێش، یعنی هەموو شتێک ڕکابەریەکێکیان هەیە لەگەڵ یەکتردا. ئەرزوو ئاسمانیان دابش کردیە هەریەکە بەدەر لەوە یانینەوەکانی ماڵی مەلا مستەفا هەریەکە شتەشی کردیانی دایان تەسەوەرکەم لە ڕۆژانە بەرادێک باسی کردوتی مەسیف کۆن ئی برایکی نێچیر وازەمی بازی بوو لێ وەرجیا سەدایتە سوودات مەسەن دەڤەری بارزان بەشەشی ئامۆزاکەی بەهزادە ئی مەسعود بارزانی بەشەشی بارزانی مەلا مستەفای گچکە بابۆ وەریگرتی، ینی حتا منتیقەکانیشیان دابش کردێ. تەنانەت لە گوندیش من دەمەوێت بڵێم لە گوندیش دوو گوندی جیان هەیە، ماڵی مەسعود بارزانی لە گوندی دۆرە دادەنیشن هیچ ماڵەشی ماڵی ئیدریس بارزانی ناستەوێندن، ئەوان لە گوندی لێرەیینە لێرەی نێچیر گروپەکەی بنەم برایەکانی هەموو لێوێندرە برایەکی نێچیر ماڵی لە دۆرە بوو تەقاندیانەوە
تەقاندیانەوە بڕوا بکە دوو کەسیش بریندار بوو قبوڵیان نییە حتا دوو خەتی ئاویان هەیە دوو خەتی کارەبایان هەیە دوو خەتی ئەتەرنێتیان هەیە دوو دەوڵەتی دش بێکن لەو منتیقەیە ئەو منتیقەیە وەکو جەزیرەی بەرمۆدایە ئێستاوە بڕە زانیاریانە دەگاتە دەست هەموو لایەکمان بۆیە یعنی ئێستا دوای پێڕاگەیشتنی کوڕەکانی مەسعود بارزانیش میلانەکان زۆر تونتر بووە هاوڕێ ئێستا مەسعود بارزانی ئیش بۆ کوڕەکانی دەکات هەر پێنج کوڕی هینایەتی کردیتە ئەوەش وای کردی هەموو خزمەکانی مەسعودی پاڵ بدەنە پاڵنێتیری لە دژی مەسعود بارزانی و کوڕەکانی ئێستا مەسعود و کوڕەکانی کەتونە لایەک هەرچی ئامۆزایەتی هەرچی خزمیتی بە ئاشکرا ململانەی یەک دەکەن بڕوا بکەن هاوڕیان ئەو هەواڵانە دزە دەگا ئامۆزاکانی مەسعود بارزانی شخصی خۆی و کوڕەکانی شێخ ئەحمەد هەر زۆر بە ڕاشکاوی قسە دەگەن و ململانەیان هەیە و بەسمایە لێکتر بدەن ململانەی نێچیروان و مەسعود بارزانی دیتان لە کەیسی زیندانی سیاسەکان هەر زۆر بە کەڵەگایی ئەوە دەکات ئێستا نێچیروان لە زیاتی ما راپۆرتەکانی ڕوودا و راپۆرتەکانی ڕێکخراو نێتۆڵەتەکان دەکاتە کوردی و مستەڵەی تۆمەتبار تووشی ژورنالیستەکان ناکەن نەک لە گوتارەکەی نێچیروان بارزانی تەنانەت لە ڕووداویش کەسمان حاڵێتی وە گرنجێکی زۆر وەکو لە بۆ شکاندنەوەی ئەو کابینەیە دەدەن و وەکو ڕێکخراوەکی یعنی ڕوودا و نێچیروان وەکو ئۆپۆزیسیۆن مامەڵە دەکەن لەبەر ئەوی مەسرور هەر بەششی ئەوەیە هیچ سڵاحیەتی لۆ کەس نەهێشتەوە ئەوی زەوقی لێبی دەیکا هاوڕێیان قسەی کۆتاییشم لەسەر ئەوە بی یعنی ئەوەیە کە ململانیان لە ئاستێکدا لە ئاستێک بەرزە نان یەکتر ناوێرن بخۆن بڕواکە چای یەکتر ناوێرن بخۆن ئەگە تەجەمع ئەچی ماڵیشیان بی ئەوە هەرێکە و تەباغی خۆی دێنی بەڵام لە ڕووی سیاسیەوە ئێستاکە ئەوەی کە گرنگە یعنی کۆبنەوەی مەکتەب سیاسی پارتی دەڵێن پێشان هەموو هەفتەی جارێک بووە ئەم لە نوتەکانمان بێ بەردەوام لە گوڵان تەلەڤیزیۆنی گوڵان هەفتەی جارێکیان دەکرد پێنجشەمیان شەموو بوو وا دەڵێن پێنجشەمیان شەموو بوو بەڵام ساڵێک زیاترە لەو ڕۆژەی مەسرور بارزانی پلەی ئەوەی دەکردی هەر مەکتەب سیاسی کردە قەشمەریخانە هیچیشیان نیە بڕوا بکە بە فازل میرانیەوە بە کەمال کەرکوچیەوە تاوڵە و دۆمینەش تێربوونە یعنی ئەو ڕۆژە کە ویستم باز بکەم ئەوانەشیان نمایە هیچ سڵاحیەتیانە نەدەتوانن کارجەر لە قەکدا بنێن یعنی شتی حزبی ناتوان کە نەک حکومی وەخت خۆی پێیان دەگرا تەدەخل لە شتی حکومی بکەن هەریەکە دوو پەرلەمانتاری هەبوو مەکتەب سیاسەکان کە دابنێ لۆ خۆی ناوچە و لقەکان دەستکاری ئێستا مەسرور هەمووانی ئیفلاس پێکردە بە نێچیروانی ئامۆزاشیەوە بۆیە مەکتەب حزب نەمایە هەر بە تەواوەتی نەما حزب هیچ وەختێک پارتی وا سوک سەلیم نەبوو بەدەست مەسرور بارزانی کوڕەکانی و ببورە مەسعود و کوڕەکانی یعنی ئێستاکە من ئەوەی دەمەوێ بڵێم ئێستا دوو خاڵی جەوهەری هەیە مەسعود ئێستا لەسەر ئاژانسی ئەو جێگرەوەی مەسرور بارزانی سەرۆشی دەستگای ئاژانس هەوڵی زۆری دانێتیر برایەکی بتێ قبوڵیان نەکرد ئامۆزایەکی ئەوەزانم سیروان بارزانی تەرحکرابوو و نەسەد حالی تەرحکراب کەس لەوانە قبوڵیان نەکرد ئەخیری بە فەرمی یعنی ئەوە تقریبا بڕیار ێزە مەسعود وەیسەی کوڕی کتە ئەوەی شوێنی مەسرور بارزانی ئەوەش هەندە ئەوە نییە ئێستا مەلا مستەفای گچکە یان بابۆ کە ئەوە بە ئەو مەسعود زەخت دەکات کە دەبی لە ئەو کۆنگرەی کە دادێ ئەگەر بکرێت دیارە ئەگەر بکرێت کۆز ئەنزۆ خراپە لەگەیەکدر دەیکاتە جێگیری دووەمی نێچیروان جێگیری دووەمی خۆی ئەو جارش بەخۆی خۆی هەڵدەبژێری و مەلا مستەفای گچکە دەکاتە جێگیری خۆی لە تەک نێچیروان بارزن ئەوە ژوای کردی هاوڕێیان دوو جار هەوڵ درا لە مانجی سێ و کۆتایی دوو کۆبنەوە بکرێت نێچیروان ئامادە نەبوو لە بە هەندێ ئەوە پارتی هەرچەند چکودەوە شەرعیتێک لە مەکتەب سیاسی نییە ینی پێ بداتن بەس نێچیروان ئامادە نابێت کە نێچیروانیش ئامادە نابی کۆبنەوەکان ناکرێتن چکو نێچیریش ئێستاکە هەموو مەکتەب سیاسیەکانی زۆربەی لە دەستەوە زۆربەی هەرە زۆری جەماوەرە تووڕەیەەکە لەوە کردێن مەسروش هەوڵ دەدا ئەو کلاسیکانە هەموو لیان بدا فڕیان بدا تیپەچی خۆی گەنجی پاراستن هینایتە پێش بە بەرنامە لە باڵی نێچیروانیاندایە و زیاتریش دەدەن و نێچیروان هیچ سڵاحیەتەشی نیە تەسەوڕکەن یعنی با دوایین شت بی
سەرۆکی هەرێمە سەرۆکی قائیدی نێچیروان گویا سەرۆکی فەرماندەی هێزی چەکدارێ کەچی ڕاوشکارەکەی مەسعود بارزانی ئەوامری ئێستا جێبەجێ دەکا نازم کەسەکە نامەی لۆ دەنێری دەرێ سەرۆک بارزانی گوتی ئەوەی بکە ئەو بڕیارەی دەرکە تەواو هیچی بەدەست نییە بە مەسعود و بە کوڕەکانی بڕواگەنێتی وەرە بم عارزەوە چمەل هەمووی باشترە بە بڕوا بکە لەوەی لۆندەی سوک سەلیم دەکرێت هەمە ئەدینە شیرۆخۆت هاوڕێیان کاتێک خۆش